لە ڕووداوەکەی سەر ڕێگای کەلاردەربەندیخان ئۆتۆمبیلێک کە لەسەر پردی قولەبەرز کەوتە خوارەوە لەو ڕووداوەیە 5 کەس لەنێو ئۆتۆمبیلەکە بوون نەک 4 کەس زۆر بازەوە کرا کە 4 کەس لەناو ئۆتۆمبیلەکەیە بێت. من ئێستا هاتوومەتە پزیشکی دادی کەلار بۆ قسەکردنی زیاتر ڕۆمەلای دکتۆر ڕەفیق. دکتۆر سڵاو لێبێ، چەند کەس بەهۆی ئەو ڕووداوە هێنرانە نەخۆشخانە بۆ لایەوە؟ بەداخەوە ئاماژەت پێکردم ڕۆ لە نێوان کەلاروە ناحەی پێباس ڕووداوێکی وەرگەڕان بوو کە 5 هاوڵاتی دانیشتووی قەزای کەلاری تێدا بوو. سیان لەو هاوڵاتیانە گیانی دەستداوە دوانە بریندارە و ئێستا لەژە چاودێری پزیشکیدا لە نێو نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار و دانەیەکیان بۆ چاودێریکردنی زیاتر بۆ بە زیاتر چاودێرگرنی باری تەندروستی ڕەوانەی شاری سلێمانیەک بێت. باشە دکتۆر، ئەو کەسانی کە گیان لە دەستدا بوو گیانیان لە دەستدا بوو هیچ ئاسەوارێکی سووتان بەجەستەیانەوە بوو؟ شتێکی وا بە سووتان بەجەستیان نەبوو، تەنها لە ڕووداوی ئۆتۆمبیلەکەیە. واتە بەهۆی سووتانەوە گیانیان لە دەست نەخێر بۆی ڕووداوی ئۆتۆمبیلەکەەوە بوو. باشە، دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکو دکتۆر ڕەفیق بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار لە کەلار ئاماژەی پێکرد 5 کەس بەهۆی ڕووداوەکەەوە هێنراونە تا نەخۆشخانەکەیان بەهۆی ڕووداوەکەەوە 3 کەس گیانی لە دەستدا. وەکو باسی لەوە کرد ئەو 3 کەسی کە گیانیان لە دەستداوە هیچ ئاسەوارێکی سووتان بەجەستیانەوە نەبووە، واتە بەهۆی سووتانی ئۆتۆمبیلەکەەوە گیانیان لە دەست نەداوە. و ئەو 2 کەسەی دیکەش کە بریندار بوون دانێکیان دۆخی تەندروستی باشە و لە نەخۆشخانە دەرچووە، ئەوی تریان بۆ چاودێریکردنی زیاتر پاشکەمێکی دیکە ڕەوانی نەخۆشخانەکانی شاری سلێمانی ئەگرێت.